دەم درێژێک دەم شڕێک کە لەم ڕۆژگارەوە قید دەبێتەوە توانج و پەلار لە سەحابە دەدا دەڵێ سەحابە لە دین تێنەگەیشتووە فلانە سەحابەیە لە فلانە مەسئەلەیە و بابەتە نەیپێکاوە فلانە سەحابەیە لە فلانە بابەتەیە تێنەگەیشتووە یان یارانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە وحی پەروەردیگار بە تەواوی تێنەگەیشتوونە ئەبێ ئێمە تێگەیشتنی خۆمان هەبێ نەک تێگەیشتنی ئەبوو بەکری سیدیق و عومەر و عوثمان و عەلی ڕەزا و ڕەحمەتی پەروەردیگار لەوانە بێ ئەو جۆرە کەسانە کوفر و نیفاق لە دڵ و دەرونیاندایە هەرچەند ناوی زەق و زەبەلەح لە خۆیانەوە بنێن چونکە ئەوانە لە سات و کاتێکا ژیان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ابن مسعود لێی دەجێڕێتەوە دەفەرمێ خير الناس قرني ثم الذين يلونهم ثم الذين يلونهم ئەفەرمێت چاکترین و باشترینی خەڵکی مرۆڤایەتی ئەو مرۆڤانن کە لە ڕۆژگار و لە جیلی مندان سەحابەکان لە سات و کاتێکا ژیان لە حوزوری پێغەمبەردا بوون صلی الله عليه وسلم لە خزمەت ئەودا بوون کاتێ وحیدا دەبەزی لە جەنگ و لە خەباتا لە خزمەت پێغەمبەری خاتەمدا بوون صلی الله عليه وسلم اینجا ئەوەی لە دوای وان دێ اینجا ئەوەی لە دوای وان دێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی خۆیدا ئیمامی مسلم و ئیمام ئەحمەد لە ئەبوو موساوە بۆمان ریوایەت دەکەن ڕەسوڵ الله دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەصحابی ئەمەنەة لئومەتی دەفەرمێ یارانی من پارێزەری ئەم دینن یارانی من پارێزەر و پاڵپشتی ئەم دینەی منن پارێزەری ئەم ئومەتەی منن فإذا ذهب أصحابي أتى أمتي ما يوعدون پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر یاران و هاوڵانی من ڕۆیشتن نەمان ئیتر ئەو وعد و بەڵێنەی کەوا دراوە بەسەر ئومەتەکەمدا دێ لە شرک و لە کوفر و لە بیدعە و لە خوڕافیات و لە پەیدابوونی حیزب و گروپ و ناو و ناتۆرە و ئەو جۆرە شتانەی کەوا هەیە چونکە تاوەکو جیلی سەحابە بوو سەنەدیش نەبوو بەڵام لە دوای ئەوەی کەوا فیتنە دروست بوو فیتنە ئیمامی عوثمان ئیتر دنیایەک فیڕەق و بیدعە و خوڕافیات وردە وردە لە ژێرناو و ناتۆرەی زەبەلەح زەبەلەحەوە پەیدا بوو بۆیە کەسێک ئەگەر بیەوێ گومڕا نەبێ سەر لێ شێواو نەبێ بە شوێن پێی ئەو یارانەدا هەنگاو بنێ و بڕوە کە هەڵگری وحی ڕەب العالەمین بوونە